بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. عزیزانم خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خوشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگەی گەیشتن بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەوی شاد بۆمەوە. ئێمە لە دەرسی ڕابردوو باسی گرنگی تەسکیەی نەفسمان کرد. گوتمان ئەمە قەزیەیەکی مەسیریە، یان ئەوەتە وەرە بەهەشتی هەر بژێرە، یان ئەوەتە تووشی جەهەنەم و ناڕەحەتەکانی جەهەنەم دەبی. جا بۆیە کە زۆر پێویستە ئێمە بەڕاستی بین و هیممەت بکەین و خۆمان حازر بکەین بتوانین ئەو نەفسە پاک و مزەکا بکەین بە پشتیوانی خی گەورە، تاکو ئەو نەفسە بەهرەمەند بێ لە هەرچی خەڵاتە خی گەورە بۆ عەبدە ساڵحەکانی داناوە. جا گوتمان نەفس سێ زۆرە: نەفسی مطمئینە و نەفسی ئەمارەتون بالسوء و نەفسی لەوامە. نەفسی مطمئینە طبعا وەکو لە قورئانیش باس کراوە، عینەن خوا بەو سێ زۆرەی باسی نەفسی کردووە. یەکەم نەفسی مطمئینە خی گەورە ئەفەرمی: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. خی گەورە بانجی نەفس زەکا دەفەرمی ئەی نەفسی مطمئینە، بەخۆی سیفەتێک ئەداتە پار ئەو نەفسەکەت مطمئینەیە. چۆن مطمئین بووە؟ ئێستا باس دەکەین. يا أيتها النفس المطمئنة، أي نفس مطمئنة وەرە دەرێ لەو نەفسە، لەو کەلەشە ماندووە، لەو لاشە ماندووە، لەو جسمە ماندوو هیلاکە، وەرە دەرێ فارجعي إلى ربك راضية مرضية. وەرە دەرێ، وەرە لای خۆیە کە لە توو ڕازیە و ئەتوش لەوی ڕازی. فادخلي في عبادي وادخلي جنتي. وەرە لەگە بەندە ساڵحەکانی خوا لەخۆ لەو بەهشتە خۆشەدا ڕابێرە و عیش و نۆش بکە. سبحان الله. ئەو نەفسە خی گەورە لە مژدەی پێ ئەدا، ئەی نەفس وەرە دەرێ بەرەو ڕەزامەندی خوا، وەرە لەگە بەندە ساڵحەکانی خوا لە بەهشتی خوا لۆ خۆت عیش و نۆش بکە. ئەو نەفسە سێ خاڵی هەیە کە بووتە مطمئینە. ئەمە زۆر میمە عزیزانم. نەفسی مطمئینە بە سێ خاڵ بووتە مطمئینە. خاڵی یەکەم هەرچی خوا و پێغەمبەر گوتیتیان ئەو تەصدیقی دەکا. هەرچی خەبەری خوا و پێغەمبەر هەیە ئەو نەفسە هیچ تەرەدودی نییە و بڕوای هەیە و جێبەجێ ئەکا. ئەوە یەک. تەصدیق بكل ما أخبر الله ورسوله. ئەوە یەک. دوو، هەرچی قەزا و قەدەری خی گەورە هەیە ئەو نەفسە پێڕازیە. هەرچی قەدەری خی گەورە هەیە لە خۆشی و ناخۆشی، من خەیره و شەڕه، سبحان الله، ئەو نەفسە پێڕازیە. سێمین شت، ئەو نەفسە بەڕاستی ئیمتیسالی ئەمری خوا و پێغەمبەری خی گەورەی کردووە، بەڕاستی ئیمتیسالی جێبەجێکاری هەموو فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوایە. هەر کاتێک خۆتان دیتەوە نەفستان لەم سێ شتەدا خۆی ئەنوێنتەوە، بزانە ئەلحەمدولله نەفسەت مطمئینە. یەکەمین، هەرچی خوا و پێغەمبەری خوا خەبەری داوە لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 100% تەصدیقی دەکا و بڕوای پێیەتی بەبێ شک و گومان و تەرەدود. ئەوە یەک. دوو، ڕازیە بە هەموو قەزا و قەدەرەکانی خی گەورە لە خەیر و لە شەڕی. سێمین، ئیمتیسالی هەموو فەرمانی خوا و پێغەمبەری خی گەورە دەکا، بەبێ ئەوەی منزەچی لێو بێتە دەرێ، بەبێ ئەوەی گلەیەکی بکە، بەڵکو بەو پەڕی عشقەوە هەرچی فەرمانی خوا و پێغەمبەری خی گەورە جێبەجێ دەکا. ئەم حاڵەتە لە چی دروست بوو؟ لەوەی دروست بوو کە ئەم نەفسە بە خەبەرە، نەفسی نووسوو بە هیلاک دەچی. یەکەمین جار بەبیرتان دێ کە باسی بیدایەتی ئەم علمەمان کرد، علمی تەسکیە، گوتمان دەبی بە خەبەر بین،
یەکەم خاڵ دەبی بەخەبەر بێن ئەو نەفسە بەخەبەرە لە چی بەخەبەرە لەوەی کە بەڕاستی هەرچی منەتی خوایە لەسەر خۆی ئەیبینیتن هەرچی منەتی خوایە لەسەر خۆی ئەیبینیتن سبحان الله کە تەمەشای خۆی دەکە بەس منەتی خوایە لەسەری بەس ناز و نعمەتی خوایە لەسەری بەڕاستی ئینسانیش ئەگەر بەردەوام تەمەشای خۆی کرد و خۆی بە قەرزدار و شەربەزار زانی بەرامبەر خوای و بەرامبەر ئەو هەموو منەتەی کە خوا بەو عەبدەی بەخشیوە ئەوە بەڕاستی تووشی ئینکیسار دەبی تووشی زەلیلی دەبی بەرامبەر خوای تووشی شەرمەزاری دەبی تووشی ئەوە دەبی کە زیاتر و زیاتر لە خوا بپارێتەوە خۆی گەورە لە گوناحەکانی خۆشبی و لە کەم تەرخەمەکانی عەفو بکاتن ئەو بەخەبەر هاتنە کە ئەو نەفسەی گەیاندیتە ئەم پلەیە یەکەمین دیتنی منەتی خوا لەسەرە خۆت بە بەردەوام بە هەموو ڕۆژێک کە هەردەستی یا ڕەبی نازانم کۆ شوکرانت بکەم نازانم کۆ حەمد و سەنات بکەم واللهی قەسەم بە عەزەمەتت زبانم لاڵە بەرامبەر حەمد و سەنا و سوپاست لەبەرەوەی نازانم بە چ زبانێک بە چ لوغەتێک بە چەند زمانێک بە چەند هەزار ژمارەیەک من حەمد و سەنا و سوپاسی تو بکەم لەسەر ناز و نعمەتەکانت کە بە منت بەخشیە ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأدخلني برحمتك في عبادك الصالحين سبحان الله أم دعائي أو كسانا أجن بتسل صال إنزا عقليان تواو دبي شعوريان كامل دبي أو زاد زانا داوى لأخوادك ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي خوايا هاوكارم با پشتوانم با خوايا فيرم كا يارمتيم دا حمد و سناو سپاس و ستایشی همو نازو نعمتا كانت بكم وأو نازو نعمتاني كببام وداك ميش البخشيوا بدايك وباكشي منيش البخشيوا حمد و سناي أو سپاس آدز دكم كبوانيش البخشيوا إيه وألحقني برحمتك في عبادك الصالحين خوايا بمگەینە بە بەندە ساڵحەکانی خۆت ئەوانەی کە بەڕاستی شکرانەی تەواوی تۆکەن و ئاگایان لە هەموو ناز و نعمەتەکانی تۆیە بەڵام هەر کاتێک عەبد بەڕاستی نعمەتەکانی خۆی گەورە لە بیری کرد لە بیرە خۆی بردەوە منەتی خوای لەسەرە خۆ لە بیر بردەوە ئەو وەختی نەفسی ئەمارەتون بسوء تووشی دەبێ و تووشی هیلاکەتی دەکاتن پێی ئەڵێ ئەو ناز و نعمەتەی خۆتە شان و باڵ و عەقلی خۆتە زیرەکی و بلیمەتی خۆتە علاقات و سەفەر و بینە و بەردەی خۆتە منەتی کەسی تێدا نییە بە خۆت پەیتات کردیە ئەمەش ئەم ڕەئیە ڕەئی قارونیە بۆ قارون چی دەگوت ئەوە ئەو ماڵ و سەروەت و سامانە بە عیلمی خۆم پەیدام کردیە بە زانستی خۆم پەیدام کردیە نەی دەگوت ئەوە فەزلی خوایە ئەو کات بزانە نەفس لە هەمکەوە ئەی کابرەی کردە قارون سیانی کرد و تەمەڕودی بەرامبەر خوای ڕەب العالەمین پێ کرد ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهات و دادێ کە شەیتان بە چەند قۆناغ وەما لێ بکە بگەینە حەدی قارۆنی یەکەمین ئەو نەفسە بەخەبەرە بەوەی کە منەتی خوای گەورەی زۆر لەسەرە پاشان ئەو نەفسە تەمەشای خۆی دەکا کە بەڕاستی مقەسیرە بەرامبەر خوای بەڕاستی مقەسیرە بەرامبەر نعمەتەکانی خوای بەرامبەر فەرمانەکانی خوای زۆری گوناح کردووە زۆری بێ ئەمری خوای گەورە کردووە بەڕاستی ئەو عیبادەتەی دەیکا هیچ شایستەی خوا نییە ئەو چاکە و پیاوەتی دەیکا هیچ شایستەی نعمەتەکانی خوای گەورە نییە بۆیە زۆر خۆی بە شەرمەزار دەزانی زۆر خۆی بە مقەسیر دەزانی زۆر خۆی بە کەمتەر خەم دەزانی بەرامبەر فەزل و گەورەی خوا بەرامبەر نعمەتەکانی خوا بەرامبەر فەرمانەکانی خوای گەورە لەولایەش تەمەشا دەکا چەندەها گوناحی کردووە چەندەها بێسەروبەری کردووە چەندەها فەرمانی خوا و پێغەمبەری خوای شکاندووە هەر بە جارێک ڕوڕەشی هەر بە جارێک شەرمەزاری ڕووی تێدەکاتن لەلایەکی منەتی خوا لەلایەک عسیان و کەم تەرخەمیەکەی خۆی وەی لێ دەکا ئەو عەبدە بەڕاستی زیاتر بەرامبەر خوا بشێتەوە و زەلیل و زەبوون ببیتن خاڵێکی تریش کە ئەو نەفسە بەخەبەر هاتیە پێی دەڵێ ئەی بەشەر دەزانی تۆ عەیبە چەند زۆرە بۆ تەمەشای عەیبەکانی خۆت ناکەی بۆ تەمەشای خۆت ناکەی ئەتۆ خۆت چی بەس پێم بڵێ چییە تەمەشای عەیبەکانی خۆت بکە
عیبی ئەخلاقیت، عیبی هەستان و دانیشتنت، عیبت لەگە خەڵکی، عیبت لەگە ماڵ و منداڵت، عیبت لەگەر کەس و کارت، عیبت لە معاملات، عیبت لە عیبادەتت، عیبت لە ذکرت، عیبت لە هەموو ئیشەکەت، هەموو پڕ عیبی، هەر ئینسانێکی پڕ عیبی. بۆ ناشەیتەوە، بۆ زەلیل نابی، بۆ خەزاڵت ناچێشی، تاکەی وا دەبی بەرامبەر خوای گەورە، تاکەی ئەو عیبانە ئابڕوت ببەن، تاکە ئەو عیبانە شەرمەزارت بکەن، دەی هەستە ئەو عیبانە لابە، ئەو عیبانە چاکە. ها ئینسان کاتێک ئاوا بەخەبەر دێنم سەکا، ئەبینی منەتی خوای گەورە لەولایە، تەقسیری لەولایە، عیبەکانیشی لەولایە، سبحان الله وەی لێدێ هەردەستەوە لێ ناگەڕێ بەم شێوەیە بەڕاستی ژیانی بڕواتەڕێ. لەولایەش تەمەشا دەکا لە خاڵی چوارەم، لە هەستانەوەی چوارەم ئەبینی بەڕاستی کورامە عمرم هەموو ڕۆیشت، کورە خۆ هەموو تەمەنم ڕۆیشت، بە فیرۆ ڕۆیشت، کورە هەموو ساڵ و مانگ و هەفتە و سەعاتەکانم هەموو لە قیز ڕۆیشتن، هەموو فەوتان من چم نەکرد، من پێڕانە گەیشتم چ بکەم، ئەو هەموو عمرە جوانە، ئەو هەموو مانگە جوانە، ئەو هەموو ساڵە جوانم هەموو لە قیز ڕۆیی. يا حسرة على ما فرطت في جنب الله. أو زدري آخ سم بسرهد أي زرد لبو خوم، أي خزالة شرمزاري لبو خوم، من سمكر برامبر خواهي قورا، من أوهم تمن زواني خوم بفيرو دادا، من أوهم جواني خوم بفيرو دادا، أوهم كاتو سات جواني خوم بفيرو دا. بلام استا بخبري ورا، استاش بخبر ورا درنگ نية، هر كاتك بخبر بيت جوا، هەر کاتێک کە بە خەبەر هاتی تەواوە، کاتێتی کە بەڕاستی بگەڕێتەوە لای خوای و تۆبە بکەی و بگەڕێیتەوە. جا بەڕاستی ئەمە نیشانەکانی نەفسی مطمئینەیە. هەر کاتێک نەفسێکی مطمئینە وەک شێوە هەستاوە و بەڕاستی بەسەر کرد و ئەو سێ خاڵەی سەرەوەی جێبەجێ کرد کە گوتمان یەکەمینیان هەرچی خوا و پێغەمبەری خوا دەرێ بڕوای پێ هەیە و تەزیقی دەکا، ڕازیە بە هەموو قەدەرەکانی خوای گەورە و پاشانیش هەموو ئەمر و فەرمانەکان و نەهیەکانی خوا و پێغەمبەری خوا جێبەجێ دەکا. ئەو وەختی بەڕاستی ئەو نەفسە نەفسێکی مطمئینە، ئەو نەفسە بەڕاستی قابلی ئەوەیە کە بەرز ببێتن لە بۆ مەقاماتی عوبودیەت، بەڕاستی قابلی ئەوەیە کە لەگەڵ دڵ پێکەوە هەماهەنگ ببن و ببنە بەندەیەکی مخلصی مطیعی خدای رب العالمین و بە ڕەزامەندی خوا و بەهشتی بەرین بەدەست بێنن. ئەوە نەفسی مطمئینە. بەی نەفسی لەوامە. طبعا ئازیزانم ئێمەی زۆر بەمان لەو نەفسە داین، لە نەفسی لەوامە داین. ئەو نەفسە هیچ کاتێک زەفت نابێ، هیچ کاتێک ڕاستەڕێ نابێ بە تەواوەتی، چاکە ئەکە خراپەش ئەکە، عیبادەت دەکا گوناحیش دەکا، ڕاست دەڕوا چۆپیش دەڕوا، بەرز دەبتەوە نیوی دەبتەوە، گەرم دەبی سار دەبتەوە. ئەوە طەبیعەتیتی سبحان الله، ئەوە نەفسی لەوامەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر لۆمەی خۆی دەکا. کاتێکە عیبادەتێک دەکاتن دڵی پێخۆش دەبی، بەڵام لە هەمان کاتدا لۆمی خۆشی دەکا، باشە لۆ بە جوانترم نەکرد، لۆ چاکترم نەکرد، لۆ پیاوانەترم نەکرد، لۆ مەزبوطترم نەکرد، لۆ مخلیستر و ئیخلاسترم نەکرد. کاتێککە گوناحێک دەکا، کاتێککە سەرپێچێک دەکا، کاتێککە تەمەنێکی بەزایع دەدا، کاتێککە نیعمەتێکی خوا لەبیر دەکا، زۆر گلەی لە خۆی دەکا، زۆر سەرزەنیشتی خۆی دەکا، دەرێت تخوا حەیف نییە و عیبادەتت بەم زۆرەی کرد، تخوا حەیف نییە ئەو کاتانت بەو زۆرەی بردە سەرێ، تخوا حەیف نییە ئەو نیعمەتەی خوای گەورە بەو زۆرت بەکارهێنا. ئیتر ئەم لۆمەکردنە زۆر گرینگە. دوێ خوای گەورە لە قورئان بۆ خۆی بە گەورەی و عەزەمەتی خۆی سوندی پێدەخوا، دەفەرمی لا أقسم بالنفس اللوامة، قەسەم ئەو لای من تەئکیدە، قەسەم بە نەفسی لەوامە، ئەو نەفسەی کە لۆمەی خاوەنەکەی دەکا، ئەو نەفسەی کە بەڕاستی لێ ناگەڕێ ساحێبەکەی بەردەوام بێ لەسەر گوناح، زوو سەرزەنیشتی دەکا و لۆمەی دەکا و گلەیی لێ دەکاتن. پێی دەڵێ ئەی ئینسان واللهی تۆ لۆ ئەوەن خەڵق نەکراوی ئەوها بکەی، تۆ خەڵق نەکراوی ئەوە بە کەیفی خۆت گوناح بکەی و ناز و نیعمەتی خوا لە گوناح بەکاربێنی. نقطەی سێم و بەشی سێم نفسي أمارة بالسوء وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. ئەلێرە خوای گەورە لە سەزاری یەکێک لە بەندەکانی خۆی دەفەرمێ من تەبریەی نەفسی خۆم ناکەم،
چکۆ بەڕاستی نەفس ئەمارەتم بالسوءە ئیلا نەفسێک کەوا خوا ڕەحمی پێکردبی. ئازیزانم خوا نەخواسە ئەگەر نەفست گەیشتە ئەو دەرەزەی بەس ئەمرت پێ بکە بە خراپە بەڕاستی تۆ ماڵوێرانی، بەڕاستی تۆ فەوتاوی. ئەگەر نەفست حەزی دەکرد گوناح بکەیت، حەزی دەکرد حرام بخۆی، حەزی دەکرد زوڵم بکەیت، حەزی کەیفی دەهات بە ناخۆشی خەڵک، کەیفی دەهات بە ناڕەحەتی خەڵک، کەیفی دەهات بە نەبوونی خەڵک، کەیفی دەهات بە ئاژاو و ناخۆشی بینی خەڵک، کەیفی دەهات بەس بەخۆی دەوڵەمەند بێ، بەس بەخۆی هەبوون بێ، بەس بەخۆی لە خۆشیدا بێ، بەس ماڵ و منداڵی لە تێری و لە ڕەفاهیەت و سەفاهیەت دابن، ئیتر هەموو غەمی بەس خۆیتی، بەس دنیای خۆیتی. گوناح دەکرێ، گوناح ناکرێ، هیچ ئاگای لێ نییە، هیچ پێی مهم نییە. ئەو خەڵکە زوڵمی لێ دەکرێت، تەعەدای لێ دەکرێت، مەعاشی نادەدرێتێ، مستەقبەلی دەفەوتێ، هیچ جێ لێ نییە. مهم بەخۆی هەبوودا، بەخۆی هەیتی، بەخۆی لە سەحەتی خۆشدایە، بەخۆی لە وەسعەکی باشدایە. بۆیە سبحان الله ئەو نەفسەی بەس ئەمری پێ دەکا بە خراپە، بەس ئەمری پێ دەکا بە بەکاری خراپ، بەس ئەمری پێ دەکا بەو شتانێک کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان ناخۆشە. عەزیزانم بەڕاستی کە زانیمان جۆرەکانی نەفس چەندن با ئێستا بین ئینشاءالله بزانین چۆن ئەم تەزکیەیە دەست پێ دەکا و لە چێوە دەست پێ بکەین بە تەزکیەی نەفسمان. لە دەرسی داهاتوو بە خزمەتتان دەگەم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.